دەستەکان خۆش بێ. بەڕێزان، تووڕەبوون سەرچاوەکەی دەستەوسانیە، واتە ئەو کەسی تووڕە ئەبێ دەستەوسان ئەبێت، بۆیە تووڕە ئەبێ. یعنی شتێ وای کردووە پەنابەرێکە بەر تووڕەبوون. ئەبێ ئێمە وریابین بەرامبەرەکانمان دەستەوسان نەکەین، کە دەستەوسان بوو تووڕە ئەبێت. بۆ نمونە بیرۆکەیشی هەیە، کاتێک کە تۆ هەر لە ئەوڵت دەمێ کردەوە و ئامەکە دووا بێ کە ئەم بیرۆکەیە بە هیچ شێوەیە قابلی قبوڵ نیە و ناکرێ، ئەو نەفەرە نایەت بە شێوازێکی لۆژیکی قسە لەگەڵکە، یەکسەر بە تووڕەیی قسەکە. بۆیە بەشێک لەوانەی کاتێک کە ئێمە پێیان ئەڵین ئەمانە تووڕەن مەرج نییە هەمیشە ئەوانیش خەتابار بە. جاری وا هەیە ئێمە هۆکارین لە تووڕەکردنی بەرامبەر. زۆر جار تووڕەبوونی بەرامبەر فیدباکی ئێمە ئەوان تووڕاکە. بۆیە لە وریابین کاتێکە ئەو جۆرە کەسانە کە تووڕەن قسەیەک ئەکەن، نەماوە مخەندە زۆر کەنینایی بوو، باسی ئەوە بوو ئەیوت باپیر من بینیوە لە خەومە، وتومە باپیرە ئەرێ چۆنە شوێنەکە و چۆنە وەزع چۆنە، خوێڕێکی وەکو تۆ چییە هەواڵی وەزەی نەپرسی تۆ چێ بەسەر اینجا نووسی بووی بە ڕەحمەت بێ زیروش بوو هەروە بوو. هیوا هەیە تەبیعەتی ئاوایە، یعنی وەکو باپیرەی ئەم نەفەرە وایە، یعنی تۆ هەواڵیشی برسی و قسەی خەیریش بکەی ئەو هەر ئەم جۆرە تەبیعەتێ. یعنی بۆیە ئەکرێ ئەم جۆرە تەبیعەتانە کە ئەزانین چۆنن خۆمان بپارێزین لەوەی کە بکەین ئەم موقفە زۆر ناخۆش ئەگەر لە خەوی شاوێتەنە ئەڵێ بە ڕەحمەت بێ بە زیینوی سەروا بوو. جا بەسێک کەس هەن کە زۆر بێتەحەمولن، زۆر بێسەبرن، ئەکرێ بار و دۆخی ژیانی خۆیان وابێت. یعنی بۆ نمونە تێبینیم کردووە ئەوانەی هەرژارن، ئەوانەی قەرزارن، ئەوانەی کە کێشەیەکی کۆمەڵایەتییان هەیە، کێشەیەکی نەفسیان هەیە، ئەوانە تەحەمل ناکەن. بۆیە حەزەرکردنی ئێمە لە قسەکانمان و لە پەیامەکانمان زۆر گرنگە. ئەبێ هەمیشە تۆ بیرت لای ئەوە بێ من ئەگەر وا بڵێم کی ئەڵێ ئەو وا تێناگات. اینجا بەڕێزان شتێکی کەشتان پێ بڵێم، هەنێک کەس تا مەجای تۆ نایە و دەنگ بەرزەکاتەوە بەسەر. یەکێک لەو هۆکارە کاریگەرانەی کە بەرامبەرەکەت مشەوەشەکە وەزعەکەی دێتێکە ناڵێ بۆ ئاراستە بڕوا، ئەبێت تۆ هەریوا هەیە ئەمە طبعاً شارەزایی لە درونی مرۆڤ ئەتوانێ ئەم قووەتە بە تۆ بات. بۆ نمونە قسە ئەکە کەوێ وەزعی تێکبین، یعنی جەوەکەی لێ تێکبەی بۆ شێوازە نەبێ. بۆ نمونە ئەزانی تووڕە ئەبێ و وەزعی تێگەچێ ئەوانە ئەتێ مشەوەشێکی تووشی حاڵەتێکی دەرونی بکەین، زۆر سادەیە. دوو سێ جار لا ئیرادی سێرێکی سەقفەکە بکەم. یعنی بۆ نمونە من لەگەڵ تۆ قسەکەم نەچن خەڵی زعاتکە، بۆ نمونە من لەگەڵ تۆ قسەکەم تۆ ئەتێ بۆ شێوازە قسە بکەی، منی یەک دوو جار ئاوا سێرێکی سەقفەکە بکەرەوە بزانە چی دێ بەسەرێت، بزانە چۆن وەکو چی وایە، وەکو ئیزاعی تەشویش هەبوو. بۆ نمونە حکوومەتی عێراقی لە زۆرێک لە مەنتیقە سنووریەکانە دایانە شەپۆلەکەی خستە سەر شەپۆلەکەی دەنگی گەلی کوردستان و دەنگی ڕادیۆی ئێران و ئەمانە، بۆی خەڵک گوێی لەو شتانە نەبێت. تەشویشە هەر هاژەهاژ بوو خستە سەری. جاری وا هەیە ئەبێ بەرامبەرەکەت مشەوەش بێت، چونکە تۆ لە حاڵەتێکی زەعیفە، ئەو لە حاڵەتێکی قووەتە، ئەو مەناعەتی نییە هەڵسێتەوە لێک لێ، ئەو مەناعەتی نییە بقیچێنە بەسەردا دەنگی بەرزکاتەوە بەسەر. تۆ لەم حاڵەتە ئەتوانی زۆر بە سادەیی سێرێکی ئێرەی بکە دەستێ بە لێرەی دوو جار وا لێ کرد مشەوەشە بێ، مەجالێ دروستە بێ کە تۆ بە جۆری شکە پەیامەکی خۆت بکەیت. یان یەکێک لەو شتانەی کە بەرامبەرەکەت مشەوەش ئەکات من خراپە، چکە ئەو گەشتۆتە ئەوەی کە ئەیتر تووڕە ببێ و شەڕ لەگەڵ بۆیە کە تۆ دەنگە نزم بکەیتەوە. بەڕادێ بە تایبەتی دەنگە نزم کەرەوە کە هەندێک لە شتەکانت نەبیستێت،
و بەڕادەیەک هەستکا کە تۆ کاردانەوە نانوێنیت، تۆ حەزەکە ئینسانی تۆڕە حەزەکات تۆش تۆڕە ببی، هەری وایە تۆ قسە ناکەی، ئەم قسە نەکردنەش خراپە، بەرامبەرەکەت زیاتر تۆڕە بێ، بەڵام چ قسەیەک ئەکەی، چ قسەیەک ئەکەی. عادەتەن برادرێک دەیوت ئێرانیەکان زۆر جیاوازن لە ئێمەی کوردی عێراقی یەکسەر مەناعەتمان نییە هەڵەسینەوە بۆ بەرامبەرەکان. ئەوی کابرای کوردی ئێرانی بۆ نمونە هاتووە پارەکەی تۆی خواردووە، 6 مانگ خۆی شاریوەتەوە، ئەڵێ ئەو ڕۆژەی کە ئەی بینی ئەو ڕۆژە ئەو تووڕەبی و ئەوانە ئەو هیچ ناڵێ، ئەو هەر ئەڵێ فەرموو ئێستاکە بۆ جەنابکە ڕوونەکەمەوە، فەرمودانی شا من لە خزمەتتام، تۆ برای گەوری ئێمەی ئەوەستێ تا تۆ تۆڕەبوونەکان ئیتر دانی کە دانیشتە قسە پێ نامێنێ، ئیتر نازانین بڵێ چی. بەڵام ئەگەر ئەم دوانە هەردووشی خەڵکی لای ئێمە بن ئەگاتە یەکتر کوردن. ئەم ئوسلوبە بە تایبەتی ئەوانەمان کە چووینەتە ئێران ئەزانین ئەم ئوسلوبەی ئێرانیەکان زۆر جوانە کە تۆ تووڕەیی بەرامبەرەکەت هەڵ ئەمژیت بەچی؟ بە وەستان، بە سەبر، بە ئیحترامی بەرامبەرەکەت، بە ڕێز، یعنی وای لێکی بەرامبەرەکەیت تەریقە بێتەوە. ئەو منم ئاوا تۆڕە بووم، تۆ فەرمودانی شا برای گەورەی ئێمەی لە خزمەتتانی کوڕە بۆت ڕوونەکەمەوە، کاتێککە ئەم قسانایەکا بەرامبەرت ئیتر تۆ هیچ پێ نامێنێ، ئیتر تۆڕەبوونەکەت نامێنێ و تەنانەت دیقە بیتەوە کە تۆڕە بێت.